دمیا باش خلق ایکیه اش برنامه بزلالی بزلالی دبیجید هکر تدید سال ادبوری تبنه هیوید موچی و خلق قبیل کتب 12 هیوا و آهنگات گیرید بزانه توی کردستانی بجید هکر تدید کاره با گشتی القرن 21 وکی ترافیکی و هاتو چو بزانه توی کردستانی هکر تدید گوتنت مشنه او کریار هیچ نینه بزانه توی کردستانی هکر تدید ملاقت مشنه و فلسک جید بریکا کسی دا نینه بزانه توی کردستانی هکر تدید سرا پی و آزاد چالاکوان دگرتینه و خدان دزین کردستانی و ثروت و سامان کردستانی جیب حمایه و آزادن بزانه توی کردستانی هکر تدید افرو جاده چیکرینه و صباحی سرا بوریک آوید شخکری و پقینه بزانه توی کردستانی هکر تدید ثروت و سامان کردستانی بو خیزان شهیدا نینه و سرهنده کسی دی دابش کرینه بزانه توی کردستانی هکر تدید سیستم پرورده سویدیه لیکریار پی کولانکی و عشوائیه بزانه توی کردستانی اوه او چند هکر تدید اندجی کویا دیمایه هکر تدید چالاکوان و روزنامه‌وان یان اس افرول ویریم و صباحی الویرینینم و گاوهی نزانن که از الکیرمه تنه خودت زانید که از تیرور کریمه یا انجیل جورک زندان کریمه برنامه بزلالی بویشه ویدی دست بخلقا ایکه یا خوکت کل استودیو آبادیناسات در روزانه ادگل هوین هجا و خوشتوی بید از بلبل شیخ عبدالله ما ادگل هوا اتهمی روزین هفتیه دا تنه خطبه و شنبینه بیتن اف برنامه نابید لی روزین دیب شیوه که زیندی هین الشین بریکا فیسبوک من جی هر بناوه بلبل شیخ عبدالله هین پیاما خوب گهین نمن یان هر پرسیاره که هوا بیتن هیم گهین نمن بیندیم برس ابناوه هوا و سرسالا کومه آهنگ پیگی رای از بخیرهاد نکا گرم الماموستای زور برس عبدالباری زیباری بر پرس مالبند چار ایکتیان اجتماعی کردستانت کم تو گلف خیرادی سر چاوا ماموستا بو خلقا ایکه یا برنامه بزلالی زور سپاس به خوشحالم که سالتا و ساله همه کردستان پیروز بید و انشاءالله 2019 سال خیری بید بو کردستان انشاءالله تایبت دورم بعدینان آنیا خود پارزگاه دوری انشاءالله ماموستا ام دی وی شوی دست ها بجنه برنامه خوب چنکو بابت ما السروشا سیاسی هرما کردستانی ام دی بحثی هندی که این کل دست بیکا ابدی ماهی کاتن یان ام بجین درکتنا انجام هل بجارتنا هندک هیزو لایان زورت رجد و لزبون بو پیک اینان حکومت آنی بو چی وقت گیرو بو او لزی و رجدیه صار بو ایدی خلق نوی لزی نابینی تنی کمبون و برف کمبونه بو چی حکومت حریما کردستانی هم پیک اینانا کابینانی و حکومت حریما کردستانی گیرو بو راستی اگه هم تماشا انجامت هل بجارت ناسیه نه کن تأکید انجامت وی وقت دیار بین کنه اول هندک هیزا کران یا خود لاینه که محدد که تصوری بکرد و دیشت حکومت تشکیل کرد خو برکم زوری نه و دی چیتت کاروبار خودا بجوترین وقت برام کتیت لای پراکتیکل لای عملی جبجه کرنه در چو بوا و بو همه لاینندی انو هیچ لاینک نشب تنی کردستانی برای و بعد بلکم دبی حکومت بین کفروان بیت دامزران که حد اقل حکومت که زوری نه گلایان سیاسی نه بجمارا کرسیا بلکم جمارا لایان سیاسی به حیث ابید کو فاکتوریت اساسی کردستان بتایبت حیزن اساسی که هیکت اجتماعی کردستان و پارتی دموکرات کردستان ها پیمانه که گلانی دیب کرد من پیوای لاین که زوری نه پارلمان بری بدایت خود نباوانه درست بی بلکم نکهات نسه و شاخو کنه و به یک ریزی دهشن کردستان منه ببن نه به تاک ریزی زور باش ویگاوه پشتی گفتگو تیتا کرن بیت گلکش لاین سیاسی و چنده دیارت کنیان هکا بیجین بزلالی نبیجن جی لی آخفتنا بو هنده چیت کو ایکتی ریگیره الهم بر درست نبونا کابینه و نیو حکمت حریم کردستان چنکو مرجین ایکتی دیف کرسیین وانانینن چه راستی بو هیا؟ هیچ جارایی کتی نبی ریگیر بود هیچ شیوه که هنگاوه که خدمت خلقی کردستان تداوید بلکم
دائما او پیشنهاد طبیب گزیترین کار کشت که کردستان چهار سر ببن و باشترین نمونه ساکن دامزراندن حکومت بغداد که وزارت داد حق استحقاق که اجتماعی کردستان بلکم لاینه که سیاسی دی برگیر بیه تحديد هطا حدك كنا ورجرتنا بوست ايكتي هذه الايكتي بيت بس ايكتي نبدا بجم اولا اتهام دنا كردستان ايكتي اجتماعي كردستان نمونه بغداد دانا پیشوی خود زان کی رگیرن دامزراندن حکومتان کردستان زور باشه هکر هاتو جناب تبری و بسیار آماشه دا هندک و هندک لاینا ادفیا حکومت زورینه ام بیجینیان کو زیده یا کرسیکن سر کرسیکن خو هندک انجی بین لای خو حکومت پیک اینن او ایکتیان اجتماعی کردستان بیده تهمیش کرن هکر هاتو ایکتیان اجتماعی کردستان دانا رخه که به ایکتیان امی بیجین فرضانه یعنی ایکتیان اجتماعی کردستان دانا رخه که و حکومت هاتا پیک اینان او حکومت دوی گاوه چند سرکفتی بید ایکتیان اجتماعی کردستان دی چوا قبیل کد بیت اپوزیسیون لا حكومة كان اجتماعي كردستان زور طبيعي حتى هل يعني كي مشيت خدمتك خرجي جمهوري كردستان يمكن تشوف بوزيشن بيتش لا يدا سالادار بيت برام وي بش راز به هیچ حکومت هنا دامزراندن به انجام دانه و به يكون كان اجتماعي كردستان بشدار بيت دا چونکه همه زانن هزا کب هزا جمهوری خوی هل کردستان و سقلا خوی هرمی نیو دولتی شایی هندک فاکتوری نو خویته برام دبیر بیرامنه چید هندک فاکتوری نیو دولتی شید دا یکتین اجتماعی کردستان روله که اساسی بینید لویل برونده دبی بشک بیت لدامزراندن حکومت لری و برنا الهرم کردستانی برکم عراقش امی بیجین بلکو چون کنده جا بلکو جی چید بیت هکر او حکمتا چه بود دی حکمیل سلیمانی کت یا زونا کسر کت از بانا که ما بلکو دکشنری هرم کردستان دهوی زور باشه چند دار روایه اترینشتنا ایک لایانی دا ما مستاکو امی بیجین پارتی دموکراتی کردستان پوستین بالا السرخو دا بش بکت و پاشی بیتن گفتگوی سر هندک پوستی بکت کو حزاوی او بیت زورینه یوانا جی الدستی وادا بالنمونه هندک وزارتین ین اساسی حکومتی مثلا چند تا روال دست بی که اف پوستین حساین مازن بین اکلایی کرن هما بیک و بیت دف ایکیان بیشته ایکی دی ام دیوا پوستا حسا بالا وکن هما بریارکا خودت کنبونکا اکلانی دا اف پوستا بین اکلایی کرن طبیعی هم نهاد پوستا نهاد اکلایی کرن وک پوست را دستیواب هاد بیده کن او پیشنهاد خونه با حزب خونه و با چه پوستید کرد دست کردن او دامزراندن و دست و پیشنهاد من تول سر دایالوگ و گفتگوی دیگر حزبندی طایبت ایکتین اجتماعی کردستان لعینی کات و ما فی خویه هر کسی کانو دید کن به هر آسکی واپی باش بید بلام لعینی کات کمک کنی دید پوست سر و کماری دستشان کردی رخنه المهاتا گرتن کما مشاوره نکرد افا چندنا دارخیند کو ایک ایک بو یعنی افا ایکتی برینو که پوستک بخود دیار ام بیشین روی نشته نکرو پوست سر و کماری ایک لاکر پارتی جید کر بیت ایکتی دا ام بیشین برکو ایکتی مشیوراوی نکرد دیار کرنا کاندید پوست سر و کماری دا راسن اوانا جی ویشیوی برسف دا ما پوست سر و کماری ما ایکلا نکر ما پیشنیار کر پاشی مشغول سکر حتی نتیجه توی درچو یکتی پوست دست هو اینا وکی استحقاق که انتخابی و استحقاق که قبولین باش داربین لحکومت اداره عراقی او یکتی نهاد که بجید الا اف پوسته من او چه قبیل بید چه قبیل نبید یکتی بلکم پیشنهاد کرد با پارلمان عراقی انجمن نوینران و لاین سیاسی عراقی قبیل اوی که بشیوی بی نکو خو فرض کرد سلاین دی الا اوید بس پارتی بیشتن بی بیجین زفرینا و ناف مالا کردی ایکتی که کسی خودانا و کاندید خودیار کرد و هر اکثر برای پارلمانیشی نه زفریا ناف مالا کردی هم بیجین کو بریارا هم بیجین کمبونه که بکتن همی هزولان سیاسی کردی سر ایک کسی افراوستن پاشی وی کسی ایکتی بیتی که بید بنویری پارتی اوسا و چندیت خویند که اوه بریارا که ایکتی بود یا تاکلا انا بود جمهوری کردستانی باز زانید انه حکیت اجتماعی کردستان پیشی دستشان دکتر برهم صالح حزب سر کماری زور هولدان که رکف نک ببید گلان سیاسی کردستان عام گشتی طایبت پارتی دموکرات کردستان برامن پیوای هنگو بیت پارتی دموکرات کردستان هاویتی
بۆ نێزیکبین لە یەکەتی بۆ بریاردان لەسەر پۆستە ئەو نەبی بەڵکم پێداگیری دیگە دەبێ و پۆستە بۆ پارتی دموکراتی کوردستان بیت لە عینی کاتەوە یەکەتی نیشتیمانی کوردستان بە مافی خۆزانی وەک نوێنەری کوردستانی بچیت ئایدۆلۆژیا خۆ تەڕح کرد و کانودی خۆ تەڕح کرد لە بەغدا و بریار دا وەکیادان بشێوەیەکی طبیعی هاتە وەرگرتن و هیچ دڵتوندیش لە یەکەتی چێ نەبی حتا ئەگە دەرنەچوو باش بێ وایەکەتی دڵتوندی وەرنەگری دە شتێکی زۆر تەبیعی وەرگرت. تمام. گرنگیە پۆستی سەرۆکی هەرێمی چدایە؟ سەرۆکاتی هەرێمی چەندە گرنگە هەبیتن هەرێما کوردستانێک و ئەڤروکە بیتن زۆربەیە کێشێت مەیان زۆربەیە دەهاتی هەرێما کوردستانی پارێتی دەت هەرێما کوردستانێدا بۆ خەلکی بۆ فەرمانبەرە بۆ گشتی الحکومەتێکی بێت ناوێ حکومەتە عێراقا فیدرال بیت. بڕاستی مەسەلە سەرۆکاتیە هەرێمی چەند گرنگە ئەو پەرلەمانی کوردستانیشت بریاری سەردەت بچێ بەبێ دەسەڵاتت کوردەتی بەبێ یاسا چونکە ئەمە دستور نییە. بەس بەری نوکەژی مامۆستا ببوورە هەر پەرلەمانی کوردستانی بوو ئەف دەسەڵاتی سەرۆکی هەرێمی ئەم بێژین دابەشکرینە سەر هەندێک هێز و سەر هەندێک پۆستێندی. ئیتر چونکە ئەمە دستور نییە هەرێما کوردستانی کە دستورە دەپشی ئۆلتەرنەتیڤ چه یاسایە یاساکی دەرتێنێت پەرلەمان دەرتێنێت لەوێ کاتای داگەر هات و سەرۆکاتی هەرێمی هاتە دامەزراندن پەرلەمان ئیشارەتی پێدەست گرنگیایی بە پێی دەسەڵاتە کە دەتە سەرۆکی هەرێمی کوردستانی نوکە هیچ شت دیار نییە کە دەسەڵاتە و بتەحدیدێ چاوان لێ چونکە پەرلەمانی نی دەبێرینتە خۆرەبێ دەسەڵاتی جارە کۆدی بزبرینتەوە بۆ سەرۆکی هەرێمی ئەگەر هاتو سەرۆکی هەرێمی هاتە پێک هاتن و هاتە قبولکردن لایەنە سیاسی دیش. تو بینی دەکەنگی حکومەتە هەرێما کوردستانی هێتە یان ئەم بژین چەند فەرە لەز بێتەکردن و حکومەتە هەرێما کوردستانی بێتە دانان یعنی کابینەیەکانی بێتە دانان و ئەڤروکە خەلکێک هەمی جاوەڕێیە حەقیقەت. طبعا لە وڵاتی دیموکراسی زۆر پێ ناچیت کە حکوومەت تەشکیلتە پشتی هەڵبژانی بەلکم چەند ڕۆژە ئەگەر نەب یەک دو هەفتەیەکە حکوومەتێتە دامەزراندن هەندێک حکوومەتیتر بێتە دامەزراندن دوو تش ئیشارەتی دەن لە ڕووی ناو خۆبادی خزمەتگوزاری و بەرنامەی حکوومەتی دیار بیت بەلکم بە حکوومەتە تێدا ئەکتیڤ بیت دانەشێت بیت دی هەوڵدا زیاتر خزمەتە خەڵکی بکات لە ڕووی هەرێمی و ناودەوڵەتیش دی دیارکردن ئەفگەلە ئەف پرۆسا سیاسی لە هەیما کوردستانی یا سەرکەفتە یا چێت جوی حکوومەتە خوددامەزێت چەند تاخیرتی بیت من پێ وایە دی کوێشن مارکان یا خود علامەت استیفهام دی دروست بن سەر چەند جدیەتە ڤالایەنی سیاسی بۆ خزمەتە خەڵکی خوب. هەکەر هاتو حکومەتە هەرێما کوردستانی هاتە دامەزراندن الڤانی زیکا جەنابێت تەبەک و سیاسەتمەدارێکی بەرنیاسی هەرێما کوردستانی و چەند ساڵەژی بەغدا کار کردی وەکو ئەندامی پەرلەمانی عێراقی بدیت ناتە فەرە ئەیکەم کاری حکومەتە هەرێما کوردستانی چی بیت؟ ئیکەم کاری حکومەتە باشکردنەوە وەزعی ئابووریە خەڵکی کوردستان حکومەتە هەرێما کوردستانی شێت وە بکات من پێم وایە یا ئاسان نییە بەڵام ئەگەر هەوڵ بدات هیچ تش نییە و مستحیل بیت مەدەوڵەتی دیتێ مرحلەی اقتصادیدا چی بەڵام نوکە وەزعی وای باشە مەید عێراقا دیتێ چەند وەزعی ئابووری خراپی موچی فەرمانبەران وەکی خۆی برێوە چێ ئیتر هیچ شت مستحیل نییە بەڵام دەبی تەسحیات هەبن دەبی ئیرادە هەبیت بریاردەر هەبن وێ بریاری بدەن بەرپرسێت جەری هەبن ڕووی بە ڕوویەوە کێشە ببن و چارەسەر بکەن خۆشکردنە حاڵی گەری کوردستانی حامەتەن موچەخۆر پێشمەرگە پشێوایەکی گشتی زۆر کێشەین تای بەرکم تەندروستی ئابووری بەڵام دەبی بریار دەربن و وەفادار بن بۆ بریاری زۆر باش کابینا بوری دا حکومەتە هەرێما کوردستانی و گەلێک حکومەتەکە بنکە فراوان بوو مامۆستا ئەو ساناف لێ هات بوو دانان لێ دەما قەیران درێژ بووین و گەلێک کەفتینە سەرێک و گازندێت خەلکی گەلێک چی بووین هەندێکش هێز و لایەنین سیاسی بیتن دیمایە خۆڤەکێشە یعنی حتا چەند وەختێکی کێم ژیما بوو پشتی هەمی ئەم بێژین بخۆبریان خاریان کاچاوە گەلێک لێک ڤەکری دیمایەدا ئەو هێز و لایەنە ئەم بێژین خۆداڕەخەکێ چەندە فەرە پێداچوونەکە حکومەتەکە بنکە فراوانە ساخلەمدا بێتەگرن نەگول دیمایە هەمان ئەم بێژین کار ڕی بدەتەوە ئەف کەس و لایەنەت گەل بن لێ الوەختی دیمایە بەدە ڤایعێک و بێژن الوێرێ باشی دەستا لێ بکێش بڕاستیە ینی دوو فەکتورێت ئەساسیەت وێدا حکومەتە ڕابردی بەلکم هەتا حەدێکی نەشە سەرکەفتی بیت بە پێ ئاسی خەڵکی حکومەتە
بوری نشیا سرکفتی بی نشە بەپێ ئاستی خەرکی کوردستانی یەک لە ئەسفەکتۆراوە بی هەندێک ئاژاوە دەرز بین لە پارێزگا سلێمان هەندێک دەڤەریدی ئەو دەرفەتێک دۆڵانی سیاسی کە ڕێگیر بیت بزورینەوە سەرک پەرلەمانە بۆ بنگەهی پەرلەمانی کوردستانی کە لە هەولێرەیە بەرکم لەوێ زیاتر حکوومەت لاوازتر بی کە هەندێک بەشێک لەوێ حکوومەتی هاتە لادان هەندێک وەزیرت مەسەرەن گۆڕان هاتنە لادان و پۆستێتوە ئێدەن هەندێک شتێک تێک هەڵە ئەو ببوورەمە مستا من بێتن ئەس vê درست بگەهینمە جەنابێتە ئەو هاتنە لادان هەندێکە ئەو خووەکێشە یعنی لادانە گۆڕان نەبدەستی گۆڕان بوو حقیقەت ئەمێ پتر زەڵالکەین لادانە گۆڕان نەبدەستی گۆڕان بوو بەس چوونە دەرەوەی گرتووێ دەستی گرتووی بوو یعنی چه فەرقیەکە مازنات گەلێکەین بان هەبێ ینی خوبەکێشان لە حکوومەتێکی لە کاتێکی قەیرانە بیت من پێم وایە برایە منە تایبەت بەرکم زۆربەی لاێن سیاسی کوردستانیش تەماشەکەیان خوبەکێشانە بەرپرسیارەتی بەرامبەر ملەتی کوردستانی چونکە کە ئەو حکوومەت ئەو حزب چیتە ناو حکوومەتێدا دەنگی خەڵکی کوردستانی چوت ئەگرتووی خەلەتیە کرد من پێم وایە ئەگەر ئەس من خوددانەوێ بریاری بۆمە دەبی من لێبوردن لە جەماوەری خۆ کرد بۆ کە من بریارێک دەنەوە تەندروست لە کاتێکی ئەگرتو لێبوونی جەماوەری خۆ من پێم وایە کە ئەس بریاردەری وێ بریاری بۆمە ئەس داوا لێبوردنێکم لە جەماوەری خۆ کە ئەو بریارە منەدای بریارێکە هەڵەبی دەبێ ئەسراز بەمەگە خەلکی خۆ من دیفاع لە خەلکی خۆی کردبوون لەوێ حکوومەتی و لە ناو پەرلەمانش بەڵام بەکێشان بەلکم نابێتە چارەسەر چقا دوێ دێزاڵالکەین دەرئێخستنا یانە بژین لادانە هەندێکش وەزیرین گۆڕانت ناوە کابینا بوریدا جەنابێتەوێ چاوات هەڵسەنگینی چاوە هەمان سەرەدەری بێتەکردن و گۆڕان بێتەوەت ناوە حکوومەتێدا لێ دەماگرژیەک چێبوو هەمان سەرەدەری گێل بێتەکردن ناژی ئەو خەلەتیەک بوو دووبارە نابیتەوە و خەلەتیەک بوو ئەم دێ مەباجاوێدا ئەم وەکیەکێتی نیشتیمانی کوردستان دیارین لە مێژوێدا دوورین لە ئاژاوی دژی هەر ئاژاوێکین دیگەل بۆ چۆنی جیاوازە تەقەبلەکە گە تەماشەش بکەی دائما ئۆپۆزیسیۆن ئان یاخود ینی ئەزگایت ئۆپۆزیسیۆنێ لایەنی سیاسی کە ڕێیە خۆی تایبەت هەی دائما لە سلێمانیت موجودن حاضرن گۆڕەپانە سیاسیدا ئەم گەلوێدا کوتود بۆ چۆنت خۆ تەڕحکەی هەر شێوەیەتە پێویست بەڵام بەپێ ئێسا ئەساسایدا من پێ وایە هەر بۆ چۆنێک بیت ئەگەر هاتو بەپێ یاسا بیت دی سەرکەفتی بیت بەڵام هاندان بوو ئاژاوە و هاندان بوو جەماوەرم شێوەیەکی ناسایی من پێم وایە دەوەسعی کوردستانی خرێتێک دێت مەولانە سیاسی زۆر تاکی سەرکردی کە نیشتیمانی کوردستان کە هەر ڕائیەک بوو چۆنێکتان هەبیت بەسلمی شێوەیەکی تەندروست وەرنە سەرجادی شێوەی هەرنگ و پێویست بیت بەڵام بەپێ یاسا زۆر باش بەرنامەمە سێ تەوەرە ئەمێ چینە تەوەری دوێ چونکی دەمێمە هەندنینە تەوەری دوێ ئەم دی بەحسی هەندێکین ڕەوشە کەرکووکێ پارێزگەها کەرکووکێ یەکەتیان نیشتیمانیا کوردستانی چەنددا لێ ڕازیە تاکیدا ئەو شتێ ڕووی دای لەراز داخم وەک عەبدولباری تەمام ئەو تشتی ڕووی دای وێدیوماکی دڵتەزین بێ کاریستەتەکە مەزن سەهرێمە خەتی کوردستانی هات کاریسەکە مەزن سەر خاکە هەرێمە کوردستانی هات بەڵام تو وەختی دەختی چەندێک دختورێکێ دەبی مێژوویە نەخوشیەتە بەخوێنین بۆ ئەف تشتە ڕوویدا ئەف تشتە ڕوویدا چونکی بەڕاستی سەبەبەکە مبارێرەکە حکوومەتە سنترالە بەغدا کرا یا رفرندوم سبب ریفراندومی ئەوە چێ بوو تاکید ئەم ئەف تشتە چێبی و لایەنە نێودەوڵەتیش بێژن و لایەنین خۆمە نۆفرێمە کوردستان بێژ ئەو کەسی و بێژی رفرندوم نەبی سەبە ئەس بێژم خەلەتە وەکی لای کوردەوەری خۆمان بێژن خۆلگێلی دەت بەلێم دەبێژن ئەوە ئەف نیەتە هەبی بەلێ بەلکم ئەم نیەتە هەبیت بەڵام تە چەکێک دوای تەوەرەقەک دوێ ڕێک خۆشێت لایەتێکی گرین بوو بەردای ساوس دەگوتی کەرم کە ئەە دنیا خڕە ڕۆژیە وەرە نەخوا و چەند ساڵبی چەند جارە حکوومەتە مالیکیندێک جارە هێزیش ئینە دەوروبەری کەرکووکێ بەڵام ئایا توانی بێتە پێش نەتوانانی چکیندێک ڕوو لە نێودەوڵەتی هەبین هەندێک ڕۆڵی تەریمی هەبین قەبیل نەتکرد و ئەفشتە ڕووی دەت بەڵام کەتە ئەو رەفرەندوم کرد
مبررات خود دیار کرد که بریارا مناطق بریارا ایتر حکومت نیو دولتی تایبت امریکا گرین لایتک دا حکومت سنترال عراقی کو او رویدت او رویداش کاریستا کامازن بی سر هرما کردستانه هرچند نف کاریستا و شنگالی بی که خلق او عربی خلق مثلا خشکو براید میت ایزیدی هادنا يعني زرق كيرن هادنا هزارات خشكت ميت ازيدي كيفنا دست دا شون حتى في غافي بلام هر كاريساتا بلام دبي بيچين كو سبب شو بي سبب ما اشاره كده زور باشه ادبيجم كركوك دا گیر كريا لي شنگار و زمار و افجها ات آزادن نمناشي نت كركوك دا چنكو دا گیر كريا لي ام دي چين شنگاري چه دا گیر کرن تداين آخر اوي هات يت كركوك جيدا همان او نینه شنگاری جیدا او دورت کم بجینه دورت ماده 140 لان دورت کردستان الجیر ده سالاتا حکومت سنترال همیان نفسی فاکتوریت ده نفسی اساسیت ده اول سکرکو که سر شنگاری سر میشتلا سر دیالا سر همه نفسی قیاسه او جيشو او حشد الشعبيتي دا چل شنگالی بي چل کرکوکی بي چل دیالا بي چل میشتل بي نفسی اوه ونفسي لاين سياسي نشتدا هم هيك تشتا اوي انكار اويت كد من بما خراسي فشلتا ایکش برفرستین پارتیا دموکراتا کردستانی بری چند شوا الدزگاهی که راگهاندنید بیجیتن ایکتین اجتماعی کردستان نشید بچیتا کرکوکی دسته دومینی جیب کرد از دیوکی ویگه این مر جنابتا اوت شیم بچنه شنگاره کمکانه کی فکنه جداخه که اول مهاد که افتشتا بیتا گوتن جداخه که جارا کدی لان سیاسی کدی اتهام کم شوی که خلکی ما کردستان بیتا ضحية في ململانيا ناو درس ناو تدرس من بيا راجعندنا بياما خلد بجماورة خراب أبو نتوي كرد خراب أبو زان نتوي كرد خراب أبو دهاتيا طيبات في شيء يعني تهوصا سفك تشتكي برجري وتبو دنيا كي باخذ حقيقة السنجة تجي دماء شلت كتو تو كرداجي شواني شخالكي ده كتير اجتماعي كردستان هيزة كده دوري خويا هبي كتير اجتماعي كردستان شیعی دفاع کرکوکی بکد آزاد بینا کرکوکی چه راپاری نبید و چه پشتی راپاری نبید چه داعش بیسدستی بله همه کردستانه به نوینراتی و یکیتین اجتماعی کردستان آخر هالمجارتن جی او سلمان دنگیت خلکی هر سلمان دو خلکی کرکوکی سلمان که بیرو باورت و اون که کردستان تنها پیکتین اجتماعی کردستان در ازگار بید پاوکاریت گلاینندی بنام میکتین اجتماعی کردستان فاکتور اساسیه زور باشه بو هیور کرنا روشا کرکوکی چه لازمه پارێزگارێکی که کرد بیتن انجی لازمه پارێزگارێکی دی بیتن کو پارلمان عراقی وی پارێزگاری دانیتیان انجمن پارێزگاه کرکوکی وی کسی بدانی اخي السيستم دستور عراقي انجمن پارێزگاه کرکوکی او دز هل پارێزگاه هل تر و کم پارێزگاه دی بلام لیرم تین رات وستین انتخابات بود نکردن بودا باش کردن دستحالاته طبيعي هالبجارنت تهريم كردستية كركوكي پارێزگاه كركوكي سلمينن انه تنها تاك حزب كردستاني ياكو جماوري كردستاني بقبل كات يكتن اجتماعي كردستان هر وكو بجاره 6 مقعدين للبرلمان العراقي سلمينت انه تنها هذا كخلق جماوري ما كركوكي بيرو بار به هذا يكتن اجتماعي كردستان زور باش ام دهينا تواري سيوية ديمايش برنامج بزالالي قالك برادر ابريكا فيسبوكي او بسيارش مكرينه بجنيكتيان اجتماعية كردستان دل پارێزگەها دهوكي ده صالات بيت يان اوپوزيسيون بيت يان جيوكي وان 4 سالين بوري خلقك ود بيجيت نازانيت اوپوزيسيونه نازانيت ده صلاته چنكل پارێزگەها دهوكي چه پوستو چه پلوه نبون سر رای هبونا دو کرسین انجمن پارێزگەها دهوكي ایکتیان اجتماعیه کردستان چه نبون لهز هبو 3 کرسی هبون بیتن پترش 20 پوستا پارێزگەها دهوكي وی بون ليرة واجريدا مسألة سياسية ربع برنا هرما كردستان من بما يك بنا دس حالات لپارێزگاه دوكي جرينجا بوما بخاركي دوكي جماوري دوكيش جرينجا
چونکی براستی هر دەسەڵاتە کە بێ ئۆپۆزیسیۆن بیت من پێم وایە بەرژەوەندی خەڵکی وی جەماوەرم پارێزگاهی نابیت بەلکۆم یەکی لەوە فەکتۆرێت ئەساسی نوکیان بێژین خەرکی مەگەلێک مسألة خدمة گزاری مسألة كهرباء مسألة گشتی اگر هاتو اپوزیسیون که اکتیف لناف اداره هبید آن یا خود دو سه رنگ هم بناف اداره دهو که وضع مده باشه بید برای ما وقت یا گیره ابر کف نکا سیاسی مبایده یکی دن اجتماعی کردستان و پارێزگا یکی پارتی دموکراتی کردستان ما پیخوشه بجدار بین به اداره کردستان پارێزگاه دهوکی بتایبەت دا ئەمیش ڕوڵێ خوبینین دا جەماوەرێک دهوکی پارێزگاه دهوکی ببینید که آیا برنامه‌یەکێتی چیە لە جێبەجێکردن ایکش برادرات بیشتر نیکتیان اجتماعی کردستانی هنده کسا کاندید کتن بوه که او کسا تنی بیهنه پلو پوسته که آن لیمای جی مدید جی خلق شاهد هنده کو چی تنها و رزا هیزکا دیا سیاسی دا بسیار جنابیت کد بیشتن هبونا جناب ممستع عبدالباری زیباری دی چند که وقتن کو اف لاوازی الویری نمینیتن او کسی تینا کاندید کرن الدهاتی چنکو هل بشتنید انجمنی پارێزگاه جی پریونه یعنی هند کسی حسابن کو نزیکی خلکی بنو وفادارن ایکتی بنو وفادارن خلکی خوشی بن حقیقت نبتنی بو هندی هات بیتن کو پوسته که الهزک آدی ورگید تنی کو خوب وکشید جی خوش حالیه فل بجارنا پارلمان سیهنه کردستان او تشروی ندا جی خوشحالیش مشیا دنگت خوب پارێزین جی خوشحالیش جماوەری ما ام جێ نەهێڵن بالعکس جماوەری ما هەست هات و دەنگی ما زیاتر بین جی خوشحالیە کە بۆ یەکەم جار پارێزگاها دۆکی دو ئەندام هەبن لە پەرلەمانی هەلبژاردی لە پەرلەمانی هەرێما کوردستانی ez geçbînim pe parêzgeha dûkê ez geçbînim pe rolê Yekîtin Îjtimaiya Kurdistan ez geçbînim pe kadirê me Yekîtin Îjtimaiya Kurdistan pe cemawarê me Yekîtin Îjtimaiya Kurdistan li parêzgeha dûkê geçbînim pe cemawarê dûkê pe heme ehzaba ve ennehu çavekî rêzgirtin berê xwe te Yekîtin Îjtimaiya Kurdistan belkum zor pihêstir li caran zor baş ekiş biradera pisyara ve çendît ketin kesan hebûyne اتناوا رزین ایکتیان اجتماعی کردستانی داب اگر اکیان چند اگر ایکتیان اجتماعی کردستانی و بوینه و وگاوی رونشتی مالا خونه جنابت دی چند شیتن اوی فراغ تجی کته و اوا کسین برس اتناوا ایکتی دا ام بیجین کاراب کته و اوش بسیارین حوالو برادرانه از گهین ما جنابت اجبلی اوین دست خوشی کری تنی از دیوا گهینم او بسیارین کو آراسته جنابت کرین دا گازنده و منبید براستی چون اف حالته هبوینه ما مستعد بله اف حالته هبی من هاتین بداية هيفا حجبي اسمي بحفتي حجبي ما ده بوستك يوارجت البرادريت ما كاك هريمت وقت خود كمال هاي حقيقة لهر لاينك سياسي حزبك تأكيد يعني نبس ما حسابي ديش قدرت هاي السلم على اخوان ياخذنا رازي ما هاول دا چونكي كاتك زوري نزيق بالهالبجارني ما هاول دا هسترين خلقي خوبي نبش فعلا هر زور بيان هات نبش هر کادری که اجتماعی کردستان بید اما پی باشه دستی خوب بخینه نافک دا اوی بیتنک ما ام چینانک زور طبیعیه مال بندایی که تینی سین اجتماعی ارگانت یکتی ارگانت همه که اجتماعی کردستان بل بکم ارگانت همه جماهیر کردستانیه نه بس جماهیر کتیا مال بندایی که اجتماعی کردستان نکمال همه جماهیر دهوکیه تین ناف دلاین دی سیاسی هیچ کادره کیمت برای خونه دایب جاوید جواز یه هاروکار بینه با همه خلکی می بارزگاه دو که به شیوه کمه پیچی بید لو دورید که امشن هاروکار بین جلبر بینده هاندن همه خلکی می بیت شیوه که اکتیف و دی زیادتر رول خوینین که دست خودریش که یه با برادرت خو که جاره کاری دست به دست کار بینو که بینه شوله ایکتی دی چند شیطن خولوان کادرو لانگرین خوکت خودان اوین البن گواشتنه و یان اوین البن زمانه که دی بزالالتر دی بجین اوین البن تهدیده کو نهینش نافورن هبونا وانا یا پاراستی بیتن بوه که کو خلکک نبیجیتن ایکتی نشیا چه بکت و کادری بیجیت همان دم دای پاراستی بیت اف بسیاره گلک جارش جاده دا تیتا کرن این دیل کولان الجهه که دیوانه که دا دی اف بسیاره هیتا کرن هنده چاوشین خوب پارزن يعني ام لاين قالكش جنابته جاد بيتكرنا بله ام لاين وكلانك سياسي نهل كردستان براستي اركي ما اساسي هم خلقي خو باريزين نبس كادرتي كت جمزاني خلقي كي ديش شعورت كت تهديدي بلكم يكتش نبيت ام دست هوركوري دريش كاين
بەڵام لە عینی کاتەوە دەبی بە پێی یاسابی ینی کادرێت مەد پاراستینە ڕۆلی خۆی سیاسی بەنویکەتی پشتگیری دێلێکێت و هەمە شێوەیەکی دیفاعی لێکێت بەڵام ضمنی ئیطاری یاسا نابیت کادرێکی مە ئەن کادرە حزبێکی دی یاسای بشکێنێت بناوی حزباتی و یەکێتی پشتەوانیە لێ بکەوێت وی حالەتێدا ئەو دخوبین دەبە بتنێ بەڵام ئەگەر هاتو بە پێی یاسابیت و ڕۆلێکی خۆی سیاسی تینێت خزمەکەدا جەماوەری کوردستانێت کرد خزمەتە بیرە باوەرت خود کرد یەکێتی خوب خاوەن تزانێت دیفاعش دەلێکێت دەستهڵاتە فارجگا دووکێش هەتانی کە ڕێزاگرتە لەوێ هەندێ ئێک دو حالەتی درست بیش بەلکم شعورە لاێن مە شعورە کرێت هەدیداکردن پشتی لایەنێکەتی پەیوەندی کرد لاێنندی لایەن دەسەڵاتی هاوکار بیناتە حەدەکیمە ئەس من پێوە ئەگەرات ئەم التیزامی بیاسای بکەین هیچ تشتێک ڕوونادەت یەکەتی پشتی هەموو خەلکی کادری خۆی جەماوەری دیهوکێت من بێتن ئەزێ پتە ڕۆنکەم و بگەهینمە بینارێنمە حقیقەت کا هەبوونە هەوە المەڵبەندی چارێکەتیان نیشتیمانی کوردستانی ئودگەل حکوومەتە خوجهیە پارێزگەها دهوکێ چەند پەیوەندیین هەوە ئەدگەلێکەنە ئەمێ حکوومەتە هەرێمێ و چێکردنا حکوومەتە هەرێما کوردستانی دەینە ڕەخی لێوەکو هایداری سەر کارە سە ئەنجامدانا پرۆژایانن ئەم بێژین ئەتڕێک خستنا ناوا پارێزگەها دهوکێدا هەوە ئودگەل حکوومەتە خوجهیە پارێزگەها دهوکێ چەند هایداری ڤاکار و پرۆژانە مەسالێتەوەتە ئیشارە پێدای بەرینیکە کە وەکی مەترسیدان بی سەر کادرێت مە ئەسەر نووسەرێت مە ئەنیشت یعنی هەر لاانێکی ئازاد دەنگی ئازاد هەبیت هەتا حدێکی هاروکار بینێت گەل مە مەسالی دێتی داری وەکو تو زانێ هاتی پۆسێ وەرگتی تقریبا هەمانگە هەژە ئەم لێسە شورکەن کە هاروکاریە مە زیاتر بیت بەلکی هاروکارمە نەپۆواستای حکوومەت بێت بەڵام من پێ وایە مەجاالە هەیە وەکو گۆرەپانەکە یا فراوانە ئەم شێن کارێت سەر بکەین بۆ باشکردنەوەی زۆر باشە ئێکش برادەر ئەس دیویکە مەدیمهای پرسیارە جەنابێتە بەحسیوی چەندیت کەتن گەنجت بیستن ئەم گەن چەند پشتا خۆب ئێکەتیان نیشتیمانیە کوردستانی بەستین بۆ ڕەوشەنبیرکردنا تەخا گەنجاب گشتی نە ڕەوشەنبیرکردن تنێ پەرتوگەگێ بخۆین ئەزێ ئیضافەیەکی دەمیان بژیندێ خۆی بوهاراتێکی پێوەرکەم بۆ یەکو هزرەکانەتەوەی دەفچی بیت یان هزرەکە ئەو ساڵ دەفچی بیتن نە هەر تشتێل سەر هاتە سەپاندن هەمە خۆ بێدەن کە بیشتر مشولە پێ گەنجێکی بوێرل سەر حەقی خۆ دروست کەتن گەنجێکی بشێت باخ بیتن و وەختی مافەوی تێتە خارن یەکەتیان نیشتیمانیە کوردستانی دی چەند شێتن وەکەتن پارێزگەها دهوکێ وان جۆرە گەنجا دروست کرد ڕاستی چونکو هێزل سەر ملێت گەنجا تێتە ئاڕاستان مەسەلەت خۆ نیشتیوانی پەروەەر مەسەلا نەتەوە پەروەردی دەسەڵات دەورێکی ئەساسی تینی دەوشێت وەر گەنجا بکەیت کە وڵاتی خوبێت کە گەنج هاتە گیرێدان وڵاتی خوبە هاتە گیرێدان بنەتەوەی خوبە دیفاعی لێکێت و دێ هەروەکی پێشمەرگت خۆمەدیتێ من پێم وایە حکوومەت دەبی کارت سەوە بکەن ئەمە کێتە نیشتیمانی کوردستان ئەو برادێتەن گەل شولتێن هەمە زانن کە ئێکل بەرنامەیەت ئەساسی هینانە گەنجا بۆ پێشەوە وما الوەک ئێکەتیش بریاری دای لێرە لە پارێزگەها دهوکێ مەلبەندە چار دەست چاکسازیە بکەین دەست گۆڕانکاریە بکەین ئێکل فەکتۆرێت ئەساسی ئەوە گەنج بێنە پێش دا ئەو بێژنەمە ئەو بخۆێجا ئیدارە کارێت خوب بکەن ئەپۆ خوب بێنە پێشوە چەند تشتێت ڕووی داشت چەند کارێت ڕووی داشت لەوێ چەند هەیوێت ڕابردوو مە پشتگیرەوە گرتی ئەم سەرکەفتیش بینە کومە پشتگیرەوە گرتی پشتەمە قایمە پشتی خودی بگەنجێت خو وەرنە پێش دا خەرکی خوب بینە پێش پارێزگەها خو جەماوەری خوب بینە پێش هەواڵ و برادەر بێژن دەمێتە هەر ئەوە بوو من بێتن گوهل پەیوا جەنابێتەوە دیمەهەیە بم تایبەت بوو خەلکی پارێزگەها دهوکێ چونکو جەنابێتە بەرپرسی مەڵبەندی پارێزگەها دهوکێ زۆر پێ خوشحاڵم زۆر سپاس بۆ بێ دەرفەتی کاک بلبل پێ خوشحاڵم هێوی دارم خەلکی مە تایبەت پارێزگەها دهوکێ پشتیوانێکەتە نیشتیمانی کوردستان گەنج زۆرورە بێن گەنج و ژن هەمە هێزا خوبە بێنە پێش هاروکاری مە بندامشێن ئەو نامۆ بگەینە دەسەڵاتە و بینێ بگەینە بۆ گەنجە بگەینە دەسەڵات ببینە بریاردەر لە عینی کاتەوە ساڵەوە پیرۆز 2019 ئەزێ لێ وارێت دو ساڵە خێرێت
انشالله 2019 نبیده نه حیف مامۆستا نه حیف چنکو ما بورندن زۆر سپاس بۆ تمێفان بۆی گەلمە مامۆستا زۆر سپاس بلبل شێخ عەبدەڵڵا گەل هەوە بوو بەرنامەی بزەڵالی ئەد خەلێکین داهاتی دەمە ژڤانە دەمێ باش